بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە ستۆدیۆیەکی تایبەت بە یاری کلاسیکۆ لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە پشتی کامێرە و هەروەها هاوکاری بەڕێز و عەزیزم شتۆڤەکاری کەناڵی پەیام بڕیارتەها لەگەڵتانم سەبارەت بە کلاسیکۆی سەرزەوی کە ئەم شەو لە بینی نێوان هەردوویانەی ڕیال مەدرید بەرشلۆنە لە یاریگەی ئەلفرێدۆ دی ستیڤانۆی تایبەت بە یانەی ڕیال مەدرید بەڕێوە ئەو یاریگایی کە لیڤەرپۆڵ ڕەخنەیەکی زۆری لێگرت. ئەم شەو جەنگی نێوان هەردوو ڕاهێنەری بەتوانە ڕاهێنەر کومان لە بەرشلۆنەوە هەروەها زیدان لە ڕیال مەدرید. قۆناغی یەکەم لە نێو یاریگەی کامپنۆ ڕیال مەدرید توانی شکست بە بەرشلۆنە بێنێ. لە ئێستاە دۆخەکە جیاوازە. بەرشلۆنە تیپێکە کە ماوەی 6 یاریە شکستی نێناوە. ئاستێکی باشە ژێر سەرپەرشتی ڕۆناڵد کیومان پێشکەشەکە ئەگەرچی لە کۆتا یاریە بەرامبەر بەلەدوەلید ئەو ئاستە بەرزەی پێشکەش نەکرد، بەڵام ڕەنگە دڵێکی لای کلاسیکۆ بێت. لە بەرامبەر ڕیال مەدرید شێوڕکێ لە دوو پەڵەوانەتی گەورەی ئاکاکە پەڵەوانەتی خولی ئیسپانی و هەروەها خولی یانە پەڵەوانەکانی ئەوروپا کە ڕیال مەدرید ڕۆژی چوارشەمەی داهاتوو لەگەڵ یانەی لیڤەرپۆڵ یاری گەڕانەوە لە یاریگەی ئەنفیلد ئەنجامەدا. بۆیە ڕیال و زیدان دڵێکیشان لای ئەو یاریە، بەڵام تیپەکەی کومان تەنها و تەنها چێوێنە سەر سێخاڵ یاریەکەی چووکە ئەوەی بەدەستیانەوە ماوە تەنها خولی ئیسپانیا. بڕیارتەها سڵاو لێبێ. سەبارەت بە کلاسیکۆ کلاسیکۆی نێوان هەردوویانی ڕیال مەدرید بەرشلۆنە لە یاریگەی دی ستیڤانۆ، ئەگەر پێش ئەوی بچینە سەر وردەکاری کلاسیکۆ پێم بڵێ ئەو یارانەی کە بینیوتە ئاستی هەردوویانە چۆن هەڵسەنگەنی لە وەرزی ئەمساڵ؟ دەست خۆشکا گۆران سەرەتا بەناوی خوا پێما بە کاکسالا جەلالیش لە هەولێرەوانی لەگەڵمان من بیرم بێگومان کاکسالا جەلال یەکێک لە هەرە خۆشەویستەکانی ئێمە ڕۆژنامەنووسی وەرشی شۆڤەکار لە هەولێرە لەگەڵمانە بێ. زۆر چای ماچەکەم و خۆشحاڵم داوای لە بوونەکە لە بیرم چوو. لە ڕاستەکە گۆران ئاستی هەردوویان ئەم ساڵ بە چەند قۆناغێکا تێپەڕیوە، بەڵام ئەمێ بیژێڕمانێ بۆ یەکەم کلاسیکۆ کە لە قۆناغی یەکەمە لەسەر یاریگای کامپنۆ ئەنجام درا. لەو کاتێدا لەگەڵ کاک محەممەد هاوکارمان لە ستۆدیۆی گفتوگۆی دەرەوە یاریگا بەرنامەیەکی تایبەتمان هەبوو. هەردوو لامان کۆک بووینە سەرەوەی کە لەو قۆناغەدا کە هەفتەی شەشەمی خولی ئیسپانی بوو تەوقیتەکە بۆ ڕیال مەدرید تا ڕادەیەک باشتر بوو بەراورد بە بەرشەلۆنە. چونکەم بەرشەلۆنە ڕاهێنەری تازە گۆڕی و سەرەتای وەرز بوو، کۆمان ئاشنایی لەگەڵ یاریزانەکانی خۆشیانە بوو، لە سەرەتای ڕێخستنەوەی هەبوو، کۆمەڵی کێشەی ئیداری و سەرۆکایەتیان هەبوو. تازە لە دەنگۆیەوەی کە میسی ئەڕوا ناڕوا کۆتایی هاتووە و دەنگۆی میسی مابووانێ لەژێ فشارەکانە، بۆیە دۆخەکە بۆ بەرشەلۆنە بۆ کۆمان زۆر باش نەبوو، تا ڕادەیە بۆ زیدان باشتر بوو. هەرچەندەوەی کە ڕیالیش لەو کاتێدا لە شکستی قادر لە لالیگا و شکستی شاختار لە چامپیۆنس لیگ ڕۆبەڕووی بەرشەلۆنا بووانێ، لەو دوو شکستەوانە هاتوو ڕۆبەڕووی بەرشەلۆنا بوو. بە بەرشەلۆنەش پێش یاری کلاسیکۆ لە خولی ئیسپانی بەرامبەر خیتافی شکستی نابوو، هەرچەندە بەرامبەر فرێنسیکا و برنەوەیەکی تۆمار کردو، بەڵام هەردوو لایەن شکستیان هێنابووە. دەیانویست بە برنەوەی لە کلاسیکۆیە لەو دۆخە قورسە تێپەڕن و چاوی ڕەخنە و شتەکان لەسەر خۆیان نەیاڵن. بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە. ئێستا ڕۆناڵد کۆمان بە کۆمەڵێ چۆڵی هەورە ئازوونی شەویە هاتووە لە چامپیۆنس لیگ ماڵاوایی کردو، لە جامی شای ڕیمۆتەدا بەسەر ئیشبیلیا کردو تا ڕادەیەک. ئێستا کۆمان گەیشتووە بە پێگاتەیەکی جێگیر و بە ئاستێکی جێگیر کە لە 2021دا لە خولی ئیسپانی شکستی نێناوە. ئەم دەستکەوتانەی تۆمار کردەوە توانێتی سەقامگیری و ئیستیقراریەت بە یانەکە ببەخشێت. بەڵام لە هەمان کاتیشدا ڕیال مەدرید بە برنەوەی لە لیڤەرپۆڵ ڕۆژی سێشەممە عەزمێکی گەورەی بۆ خۆی دەستخستووە، بە تایبەت زەلیلکردنی لیڤەرپۆڵ کە پاڵەوانی وەرزی ڕابردووی پریمە لیگ و وەرزی ڕابردووتری چامپیۆنس لیگە بۆ ئاستە بەرزەوە کە دەرکەوت. بەڕاستی ئێستا عەزمی ڕیال مەدرید زیاترە بە حکمەوەی کە لە پاڵەوانێکی گەورەی بردەتوانێت. یەک خاڵێمێ ئاماژە پێم دواتە چین لە کاک سالار بەرشەلۆنە ڕۆژی دووشەمە یاری کردووە، بەڵام ڕیال مەدرید ڕۆژی سێشەمە یاری کردووە. تا ڕۆژی سێشەمە بەرشەلۆنە کەوتوتەوەی کە ئامادەکاری بۆ کلاسیکۆ بکات، بەڵام ڕیال مەدرید ڕۆژی چوارشەمە کەوتوتە ئامادەکاری. ئەم جیاوازیە هەیە، بەڵام پێم وانیە جیاوازیەش زۆرەونە خورس بێ بۆ وەردوویان. دەستخۆش مامۆستا سالار، زۆر خۆشحاڵم کە لەولێرەوە لە خزمەت جەنابتین. سوپاس بۆ ئەوەی کە میواندارەکەت قبوڵ کرد. ئەم شەو کلاسیکۆی سەرزەوی بەڕێوەچ لە بینی هەردوو یانەی ریال مەدرید بەرشلۆنە لە یاریگای دی ستیڤانۆ. ئەمەوێت سەرەتا لە پرسیاری بەرشلۆنە دەست پێ بکەن لە وەرزی ئەمساڵ و بەتایبەت لە قۆناغی دووەم لەسەر دەستی ڕۆناڵد کومانی ڕاهێنەر کە هەمومان ئەزانین کە ئەم ڕاهێنەرە گۆڕانکاریشی گەورەی لە تیپەکە ئەنجام داوە و بوونی لاپۆرتاژ بە سەرۆکی تیپەکە ئەوانەی تر ئیستیقراراتی داوەتەوە بە بەرشلۆنە. سەبارەت بە ئاستی بەرشلۆنە لە وەرزی ئەمساڵە بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم. ئێوارەتان باش. بێگومان کلاسیکۆ هەردەمە لە هەر کاتێک ئەنجام بدرێ، هەر کلاسیکۆیە
ئەگەر من زۆر جا گوتم ئەگەر لە پلەی بەرشلۆنە لە پلەی یەکەم بێت ریال لە پلەی 20 بێت یان بە پێچەوانەوە هەر کلاسیکۆیە ئەو تاموتێژەی هەیە گومان لەوە دانیە کە ڕایەنەر ڕۆناڵد کومان قوربانی بە هەڵبژاردەی هۆڵەندا دەر بە خاتری یانەی بەرشلۆنە یعنی خۆی هەڵبژاردەی هۆڵەندەشی خراپ کرد بۆ ئەوەی ببێتە ڕایەنەری یانەی بەرشلۆنە قۆناغی یەکەم هەروەک بە باشی جێونێ نەبوو لە کاک بڕیار بەڵام ئەوەی تێگەشتم کە سەرەتا بوو بێگومان ڕاستە سەرەتا بوو کاتێک پێویستە بۆ ئەوەی ئەو یاریزانانە بتوانن شێوازی ڕاهێنەر بگرن یانەی بەرشلۆنە توانیوێتی ئێستا تا ڕادەیەک شێوازی یاریکردنی ڕاهێنەر کومان وەربگرێت دەبینین لە هەندێک یاریدا پلانەکان دەگۆڕێت لە 3-4 یان 5-3-2 یان ینی گۆڕانکاری تێدا هەیە یاریزانەکان ئێستا تێگەشتون لەوەی فەلسەفەی یاریکردنی ڕاهێنەر کومان چۆنە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەم کلاسیکۆی قۆناغی یەکەم هەروەک ئاماژەتان پێدا کلاسیکۆی قۆناغی یەکەم بەرشلۆنە بارودۆخێکی خراپدا بوو دەستەی کارژێڕی ڕێک نەبوو لەگەڵ یاریزانەکان لەناو خودی خۆیان باش نەبوون میسی هێشتا نەگەڕابەوە مۆدی جارانی خۆی و هێشتان تووڕە بوو یانیوانە هەمووی هۆکار بوو بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە باسیەوەتان کرد کە ریال لە ناوەڕاستی هەفتە یاری کردووە خۆ بەرشلۆنە دووشەمە یاری کردووە ریالیش سێشەمە یاری کردو جیاوازەکە ئەوەندە زۆر نییە باوەڕ ناکەمەوە کاریگەری لەسەر ریال هەبێتن بارحاڵ بە هیوای ئەوەین کە یاریەکی باش ببینین دڵنیام لەوەی کە هەردوویانە ئەو یاریە بە چارەنووس دەزانن وابزانم ماوەی چەند ساڵێکە یاری کلاسیکۆ نەبۆتە خاڵێک بۆ دەستنیشانکردنی پاڵەوان بە بۆچوونی من ئەم کلاسیکۆیە لەوانەیە ئەگەری زۆرە کە پاڵەوانی ئەم وەرزە دەستنیشان بکات کامیان بباتەوە نزیکتر دەبێت لە نازناوە کە بێگومان بەرابەربوونیش زیاتر لە بەرژەوەندی یانەی ئەتلەتیکۆ مەدریدە زۆر باشە مامۆستا سالار زۆر جار باز لە هێڵی بەرگری ینی بەرشلۆنە کراوە لە ماوەی ڕابردووە لە دوای سەردەمی کارلێس پۆیۆڵەوە کە هەمیشە بازەوە کراوە ئەم تیپە نەیتوانیوە هێڵێکی بەرگری پۆڵین دروست بکە یعنی بۆ نمونە من نمونە بەس بارەکەی بەلەدولی دێنمەوە لە هەفتەی ڕابردوو کە ئەگەر بەلەدولی هێرشبەرێکی کەمێک بە ئەزمموی هەبووە ئەیتوانی 1-2 گۆڵیانی بەرشلۆنە تۆمار بکە یعنی ئەو عەزم و گەورەی کە بەرشلۆنە هەیەی لە هێڵی دو ینی پێوەستە بە تیرشتیگنی گۆڵپارێزەوە ئەمە تا چەند بۆتە کێشە بۆ ینی بەرشلۆنە ئایا کومان ئەتوانێت ئەم هێڵە چارەسەر بکە کاگۆران ئەگەر باسی هێری بەرگری بکەین ئێمە دەبگەڕێنەوە فەلسەفەی یانەی بەرشلۆنە فەلسەفەیەکی هۆڵەندیە کۆنتترۆلی تۆپ پرێز لەسەر تیپی بەرامبەر نێلن تۆ بەربگرن ئەوە فەلسەفەی یاریکردنی یانەی بەرشلۆنەیە گومان لەوە دانیە ئەو فەلسەفەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە سەردەستی گواردیۆلا زۆر سەرکەوتنی بەدەستێنا بەڵام بەم دوایە ئەو شێواز یاریکردنە ئاشکرا بوو لەلایەن هەموو یانەکاندا ئەوەی تۆزێک پرێز لە پێشەوە بکاتە سەر یانەی بەرشلۆنە مەترسی دروست دەکات بەرگری یانەی بەرشلۆنە لە هێری هێرشبرەوە دەست پێ دەکات نەک لە بەرگریەوە ینی ئەگەر هێرشبەرەکان پرێز نەکەنە سەر تیپی بەرامبەر تۆپ دەگاتە هێری بەرگری بە بەڵگەی ئەوەی کە میسی ناگەڕێتەوە بە بەڵگەی ئەوەی کە تا یاریزانەکان دەگەڕێنەوە زیادی عەدەدی لەلایەن تیپی بەرامبەر دروست دەبێتون ئەوەش دەبێتە هۆکاری ئەوەی کە فشار لەسەر هێری بەرگریە بێجینە خۆ هێرشەکانی یانەی بەرشلۆنە زۆر زیاترە ئەگەر سیرکەین بەراورد تێبکەین لە گۆڵ تۆمارکردنی ئەم وەرزەدا یانەی بەرشلۆنە 6 گۆڵی تۆمار کردووە بەڵام 24 گۆڵی لێکراوە لە بەرامبەردا ریال 50 گۆڵی تۆمار کردووە 23 گۆڵی لێ تۆمار کراوە کەواتە ئەگە بە ڕێژە و تەناسوب بەریگرین هێری بەرگری و هێری هێرشبردننی یانەی بەرشلۆنە زۆر باشترە لە هێری بەرگری و هێری هێرشبردننی یانەی ریال مەدرید زۆر باشە کاک بڕیار دێمەوە لات مامۆستا سالاریان کاک بڕیار سەقسەکانی کە مامۆستا سالار چیت هەیە دیسان ئەو پرسیارە لە تۆ ئەکەمەوە هێڵی بەرگری بەرشلۆنە هێڵێکی تۆکمەیە لە ئێستاە و لە هەمان کاتە بینە سەر ریال مەدریدیش لەم یاریکە ئەمشەوە بێبەشە لە چەندین بەرگریکاری سەرەکی لە نمونەی ڤاران و سێرجیۆ ڕامۆس ئەوانە کە بەڕاستی معنی ئەمانە یاریزانی سەرەکییانی ریال مەدریدن لە بەرامبەر لیڤەرپوڵیش نەیانتوانی بەشداری بکەن چیت هەیە لەسەر ئەو هێڵە بەرگری بەرشلۆنە سەرەتا با لەوەی ریال مەدرید دەوانێ قسە بکەم دواتر ئێمە سەرەوەی بەرشلۆنە لە ریال مەدرید ڕاستە هێرێکە لە ڤاران ڕامۆس کارڤاخاڵ یاری ناکەن بۆی پێکانوانێ بەڵام سەد بریاسە پێکاتەکەشمان لە بەرچاو باە تاکو بە چاڕۆنی زیاترمانە وایە کە ئێستا کاتێکی زۆری ماوەتاوەی کەم پێکاتەکە ڕابگەینە لەیان هەردووی و ڕاهێنەرەوانێ بەڵام ڕۆژی سێشەمە ڕابردوو کاتێک کە ریال مەدرید ڕوبەڕووی لیڤەرپوڵ بۆتەوانێ ئەم یاریزانانەش یاریان نەکردووە بێگومان سێ یاریزانی دیکاریان کردووە کە زێدان توانی ئاسێکی بەرزیان پێشکەش کات و یاریزانەکانیش توانی کاردانەوەی باشیان بۆ پلانەکانی زێدانە بێت ئەمە پێش کلاسی کۆم ئاستە بەرزێم سێ شووار بەرگری کارە بە مێندیێوانێ
شتێکی زۆر باش بۆ ڕیال مەدرید لەبەرەوەی ئەم یاریزانانە ئێستا متمانیان لا دروست بووە کە ئەتوانن بەرامبەر بەشەلۆنەر بۆ ئاستۆ یاری بکەن باش وە تاقیکردنەوەشیان کردو بەرامبەر لێڤەرپۆڵ بۆ پێم وابێت یاری نەکردنی ڕامۆز بە تایبەتی ئەم ئیجابی ئەم باشی ئەم خراپیشی هەیە پێش سەردەمی زیدانمابینی زۆرێ لە یاری کلاسیکەکان ڕامۆز بە کارتی سوورە کرا دەرەوانە یان بۆیە کە لەژێر ڕێنمایی ڕاهێنەرا دەرئەچوو بەشداری هێرشەکانیە کرد و سەرکێشیە کرد گۆڵی لەسەر ڕامەدی تۆمارەکرا شوێنەکەی خۆی جێژ بەڵام لە سەردەمی زیدادام حاڵەتە کەمتر بووە بەڵام لە هەمان کاتژە هەر ڕامۆسە واتە تۆگەری لە یاری کلاسیکۆدا لەنجامی توندیاریکردنی بەراورد میسی کارتێکی سوور وەرگرێت و یاریەکە بە ژۆندی بەشمن چەندی جابینیمانە کلاسیکۆدا بۆ شەوە یەک لای بووەتەوانێت کە پێش کارتە سوورەکە ڕامەدی بۆ جۆرە تووشی شڵەژان نەبووە باش بەڵام لە هەمان کاتە بوونی ڕامۆسی لە پێکاتەکەیە قائیدێک و سەرکردەیەکی گرنگی ئەم چەند وەرزەی ڕیال مەدریدە ئامادە نەبوونیشی لایانی خراپی خۆشی هەیە هێڵی بەرگری بە شوێنە کە ئاماژە پێکرێت و سەر کاردانەوەی ڕیال مەدرید لەبەرەوەی زیدان لە هەر بەرامبەر یانەفشەکانی شێڵێکی زۆر باش نییە بە ئەزمموی کارکردنی زیدان هەم کار بۆ پلانی یانەکەی خۆیەکە هەم بۆ یانەی بەرامبەریش دەکات بۆیە کاتێک کە زیدان هەوڵ ئەدات یانەی بە شوێنە ڕابگرێت لە ڕێگەی پلانەکانی خۆیوانەکە حتمما وەک پێشبینیە کرێت لەیان ڕۆژنامەی مارکا و مۆندووانێک کە دوو باڕ پێکراوترین ڕۆژنامەی ئیسپانیان کە بەشێکی پرۆشناڵان تا ڕادەیە کارەکانیانەکە بۆ ڕاگەاندنی پێگاتۆشتەکان ڕیال مەدرید بە زیدان ئەوێت لە یەڵی ژبردن یاری بە ڤینیسیۆس و بنزیما ئەسێنسەوە تا هەر سێژبەرەکەی یاری لێڤەرپۆڵ بکات لەم حاڵەتەدا کە گوشاری و فشاری لەسرە بێت ڤینیسیۆس و ئەسێنسۆیەنەوە بۆ هێڵی ناوەن بە تایبەتی ئەسێنسۆیەتەوە لەگەڵ مۆدری جوانە لە نیویارگە خوانە بەرگری ئەکات قەت زێدان یعنی بە عیبەی نەزانی و بەرامبەر یانە بەهێزەکان ئەمەی کردو چ یاریگای خۆی بێت چ یاریگای بەرامبەر بووبێت دێتەوە دواوە بەرگری ئەکات لە پێناوی کە کەمترین ڕوبەر و بۆ شایبات بە یانەی بەرامبەر بە تایبەتی ئێستاکە بەرشەلۆنەیە بۆ حاڵەتی دوم دروزەوی کاتی ڕیال مەدرید تۆ بۆ ئەگرێتەوانەیە خۆ هەموو هێرشێکی بەشۆنێ ناگاتە گۆڵ کاتێک تۆ بۆ ئەگرێتەوانێ بەرگری بەشۆنێ لە چه حاڵەتێکا بێت ئایا دێست هاوشێوی چەند یاری ڕابردوو بەشداری هێرشەکانەکە بۆ جۆرە ئەلبا بە هەمان شێوە بەشداریەکات ئێمە بۆ شای دروست دەکات کێن ئەوسیانەی دیکە کە لە یەڵی دوا یاریەکەن مارکاڵە پیچیە بەڵام مۆندۆ ئەڵێت دیۆنگە و لینگلێت لەگەڵ ئاراخۆ بێت ئالاکولی ینی هەر یەکێک لەمانە بن ئەگەر بەتایبەتی دیۆنگ لە دڵی بەرگریا بێ و کاتە لە حاڵەتی هێرشەکانە دێتە پێشوانێ بۆی یارمەدانی بۆسکەس پاڵپشتی ئەوەکات بۆیە ینی بەرگری کارەکە کەمە بێ لە بەش زۆر باش لەم حاڵەتەیە قورسە یانەی بەشەلۆنە بەر بە هێرشەکانی ڤینیسیۆس بنزیمە ئەسێنسۆ بگرێ بە تایبەتی ڤینیسیۆس ڕاستە لە لەمسەی کۆتاییە تاوەکو 10 هەفتە پێش ئێستا 8 هەفتە پێش ئێستا خراپ بووە کۆی میدیای ئەوروپی کۆی میدیای کوردی کۆی میدیای عەرەبی بە لە سەدانەوە هەشتی پێی وا بە ڤینیسیۆس لە لەمسەی کۆتاییە خراپە بە حکم لێدوانی خۆی هەیە ئاماژەی پێکاڵە من تێپەڕاندنی یاریزان لەلای من ئاسانترێت تاوی لە لەمسەی کۆتاییە چۆن مامەڵە بکەم بگەم بە گۆڵ بۆ جۆرە بەڵام لە 8 هەفتەی ڕابردوودا زێدان کاری لەسەر کردووە ئەم یاریزانە پێشخستووە لەو ڕۆوانێ بۆیە ئێستا ڤینیسیۆس دەتوانین بڵێن وەکو هێرشبەرێکی مەترسیدار بۆ گۆڵی بەرامبەرەکانی ڕیال مەدرید هەژمارەکرێت وەناما کاتە ئەزمموی بنزیمەش بە تایبەتی لە کلاسیکۆکاندا وەکو قاعید گرنگە ئەسێنسۆ نزیکەی بۆ 6 یاریە زێدان گەڕاندێتی ئەو ئاستەی پێشەوەی پێکانەکەی توش بێت بۆ ئاسە دەرەکەوێت بۆیە ئەم حاڵەتە گرنگە ئێستا بە شوێنە ڕوبەڕووی هێڵێکی هێرشبەری تا ڕادێکی زۆر مەترسیدارە بێتوانێت پێم وابێ ئەگەر بەرگری باڵەکان بە ڕێژەیەکی زۆر بەشداریەشەکان بکەن مەترسیان لەسەر دوور دەبێت و قورسە ڕێیان بگرن دەستخۆش مامۆستا سالات دێمەوە لای جەنابەت سەبارەت بە ئەو پرسیارێکە لە کاک بڕیاریشم کرد سەبارەت بە هێڵی بەرگری ڕیال مەدرید کە بێبەشە لە توانەکانی سێرجیۆ ڕامۆس ڕەفائیل ڤاران دانی کارڤاخال عنی ئەم بەرگریکارنە لە یارەکەی ئەم شەوە بەشداری ناکەن ڕاستە بەرامبەر لیڤەرپۆلیش بەشداریان نەکرد بەڵام دۆخی کلاسیکۆ هەمیشە جیاوازە نەفەسی کلاسیکۆ نەفەسێکی جیاوازترە لە هەمان کات تا شتێکی تریش کاریگەری لەسەر یاریەکە دروست ئەکا یعنی هیچ کاتێک بەتایبەتی لەم دۆخە قورسەی لالیگایە یعنی زیدان و ڕیال مەدرید قورسە شێبڕکەی برنەوەی نازناوی خولی ئیسپانی و هەروەها چامپیۆنز لیگیش بکەن ئەمە وا ناکا بڵین ئەمە سەرەتا یەکەم پرسیارەکەم سەبارەت بە بەرگریەکانی کە بەشداری نەکەن پرسیاری دووەمیش سەبارەت بەوەی کە ئایا بەشلۆنە بە دەروونێکی تۆزێ باشترەوە نایەتە نێو یاریگاوە بەتایبەت لەبەر ئەوەی تەنها شێبڕکەی لالیگا ئەکا ڕیال مەدرید دڵێکیشی لای یاریەکەی لیڤەرپۆڵە بەڵێ بێگومان ڕیال مەدرید بیرێکی لە یاریگای ئەلفریدۆ دیستیڤانێ و بیرێکی دیکەش لە یاریگای ئەلفیلدا لە شاری لیڤەرپۆل لە ڕۆژی چوارشەممەی داهاتووە ئەوە گومانی تێدا نییە بەڵام ئێمە دەبێت جیاوازی بکەن لە نێوان هەردوو یاریدا بارودۆخی چامپیۆنز لیگ
جیاوازە لەگەڵ بارودۆخی لالیگا. ریالمان بینیوە بەرامبەر لیڤانتی، ریالمان بینیوە بەرامبەر کادێش، ریالمان بینیوە بەرامبەر بلباو، بەرامبەر ئیبار لە دوای یاریدا. ئەو ریالە نییە کە بەرامبەر لیڤەرپول یاری دەکات، کەواتە بارودۆخی هەردوو پاڵەوانەتی جیاوازە. یعنی من دەمەوێت بڵێم کە لەوانەیە ئەو ئاستی ریال پێشکەشی کرد لە لیڤەرپول، ئەو ئاستە نییە کە بەرامبەر بەرشلۆنە پێشکەش دەکات. ئەو ئاستی کە لیڤەرپول بەرامبەر لیڤەرپول پێشکەشی کرد بۆ سوپرایزەکەی زێدان بوو بە یاری نەکردنی ڤاران و یاریزان سێرجۆ رامۆس، وەک بڵێ دڵنەوایەکیدایە لیڤەرپول کە هێلی بەرگری زۆر لاوازە. هەموو پێشبینیەوەیان دەکرد کە 5 هێری بەرگری 5 یاریزان لە هێری بەرگریای بکەن، بەڵام سوپرایزەکەی زێدان ئەوە بوو کە 4-3 یاری کرد و گەڕاوە دواوە لە ڕێگای پاسی درێژ با بڵێن بۆ ناوچەی سزای یانەی لیڤەرپول توانی 2 گۆڵ تۆمار بکات لە گێمی یەکەمدا. ئەوەش هۆکاری سەرکەوتنی ڕیال بوو. لێرەدا بارودۆخەکە جیاوازە، تۆ بەرامبەر بەرشلۆنە یاری دەکەی، بەرشلۆنە بە خۆشت ئاماژەت پێدا، ئەویش لە دوو بەرە شەڕ دەکاتن بەلەیەکیان جامی شای ئیسپانیە کە لە یاری کۆتاییە و دەتوانێت بڵێ 150 دەرفەتی هەیە نازناوەکە باتەوە، بەرەیەکیان ئەو نازناوەیە کە نازناوی لالیگایە. بێگومان بۆ بەرشلۆنە نازناوی لالیگا مهمە، چونکە دەیەوێت بەو نازناوە میسی ڕازی بکات بەردەوام بێت لە ڕیزەکانی. ئەگەر بەدەستی بێنێت بێگومان میسی بە ڕێژەیەکی زۆر لە یانەی بەرشلۆنە دەمێنێتەوە. وانش دەوەدانیە کە باری دەرونی یاریزانانی بەرشلۆنە باشترە لە باری دەرونی یاریزانانی ریال مەدرید، چونکە ئەوان بیریان لە یاریەکی دیکەش هەیە. تۆ یعنی ئەو ئێمە هەموو جارە دەڵێن یاریزان کە تەرکیز دەکات لە یاریەکدا جوهدی بەدەنیشی زیاتر سەرف دەکات، ئەوە زۆر گرنگە. ئەو یاریزانەی کە بیری لە یاریەکی دیکە بێتن بینیمان حتا یانەی بەرشلۆنە لە یاری پێشتر بەرامبەر ڤەلەدوەلید لە 6 گۆڵی تۆمار کرد بوو لە ریال سۆسیداد هات بوو لەگەڵ ڤەلەدوەلید تا خولە 90 گۆڵی تۆمار نەکرد. بۆ چونکە هەموو بیری لە یاری کلاسیکۆ بوو، زانی بوو ئەتلێتیکۆ دۆڕاوە، دەیزانی ئەگەر باتەوە جیاوازی خاڵەکان دەبێتە یەک خاڵ، دەیزانی ئەگەر لە دەشیزانی ئێستاژ ئەگەر لە ریال باتەوە بە ڕێژەیەکی زۆر دەتوانێت لە دوای 1-2 هەفتەیان ئەو هەفتەیە پلەی یەکەمی لالیگا وەربگرێت. ئەوانە هەمووی تەرکیزی یاریزان وا دەکات جوهدی بەدەنیەکە زیاتر سەرف بکاتن. هەر ئەوەش وا دەکات کە یاریزانانی ریال مەدرید بیریان لە یاریەکەی دیکە دەبێتن، چونکە هێشتان یەکلایان نەکردوتەوە کە بگەنە یاری داهاتوو. ئەگەر من پێشەوە بێمە ستۆدیۆ یاری لیڤەرپول و گێمێکی یاری لیڤەرپول و یانەی ئەستۆن ڤیلان بینی، لیڤەرپول شێواوە، ئەو تەرکیزەی نەماوە، تەرکیزی تەنها لە یاری ریال مەدریدە گۆڵێکی لێکرا. نازانم گێمی دومیش ئێستا چی داهاتێتەوە بەڕاستی. بۆیە یعنی تەرکیزی یاریزانان ئامادەکردنی یاریزان لە ڕووی دەرونیەوە زێدان زۆر زیرەکە. زێدان لەو ڕاهێنەرانەیە کە دەزانێت چۆن تیپەکەی بۆ هەر یاریەک ئامادە بکات. زێدان لەو ڕاهێنەرانەیە کە بۆ هەر یاریەک بیر لەو یاریە دەکاتەوە، بیر لە یاری دواتر ناکاتەوە. بەڵام گرینگە وا بکات یاریزانەکانیشی لەو کەشوهەوایە بن، تەنها بیر لە یەک یاری بکەنەوە. بۆیە هێری بەرگری باوەڕ ناکەم هیچ گۆڕانکاریەکی بەسەدا بێت، هەمان هێری بەرگریە زێدان لەوە زیاتری نییە، تەنها یەک بیرکردنەوە هەیە. ئەگەر مارسێلۆ یاری بکات بیکاتە 5-3-2 بۆ ئەوەی هێری بەرگری بەهێستر بکات، چونکە بەرامبەربوون لەو یاریەدا بۆ هەردوو یانە باشەوەیشتان لە ململانەیەکە دایانهێڵێتەوە، بەڵام دۆڕاندنی یانەیەک لەوانەیە بە تایبەتی ریال مەدرید دوور دەکەوێتەوە بە 5 خاڵ لە بەرشلۆنە، دوور دەکەوێتەوە بە 7 خاڵ لە یانەی ئەتلێتیکۆ مەدرید، کەواتە تا ڕادەیەک دوور دەکەوێتەوە لە نازناوەکە بە بانەوەی 8 هەفتە لە لالیگا. بۆیە بەرامبەربوونیش ئەنجامێکی باشە بۆ هەردوویانە، چونکە هەردوویانە لە ململانەیەکە بەردەوام دەبن تا 2 هەفتە، بەڵام هەردوویانە چاویان لە 3 خاڵی یاریەکەیە بۆ ئەوەی زیاتر نزیک ببنەوە لە یانەی ئەتلێتیکۆ مەدرید. پێم وایە شەڕەکە لە هێری ناوەڕاست دەبێت، هێری ناوەڕاست بێت و بە بۆچوونی من زەحمەتە مۆدریچ لەو یاریە یاری بکات، زەحمەتە مۆدریچ لەو یاریە یاری بکات، ینی بۆی بۆ دەچم کە ڤالڤێردی یاری بکاتن، مۆدریچ ئامادە دەکات بۆ یاری لیڤەرپول، یانی لەوانەیە ئەگەر یاریش پێ بکات گێمە یاری پێ بکات یان 6 خولەک یاری پێ بکاتن، ئەوانە هەموو حیساباتی ڕاهێنەر زێدانە دەیەوێ خۆی بە یاریەکەی ئامادە بکاتن و تەوازنێک ڕابگرێت دەنێوان هەردوو یاری بەرشلۆنە کە ئەمر شەو ئەنجامی دات لەگەڵ یاری لیڤەرپول کە دوای 72 ساعتی دیکە ئەنجامی دەداتن. لێرەدا شتێکەیە خزمەتی یانی ریال مەدریدی کرد، یاریەکەی ئەگەر بعد بە چارشەمە بە بەرامبەر لیڤەرپول کێشەیەکی گەورەی بۆ دروست، بەڵام لەبەرەوەی سێشەم بوو پشوێکی باشی وەرگرت، شەمە یاری دەکات، چوارشەمە کەواتە لە 8 ڕۆژدا 3 یاری دەکاتە. بەڵام دەبینین بۆ نمونە بایرن منشن لە ماوەی 6 ڕۆژدا 3 یاری ئەنجام دەدا. ئەوانە هەمووی جیاوازی بیرکردنەوەی یاریزانانە، جیاوازی بیرکردنەوەی ڕاهێنەرە، جیاوازی توانای جستەی یاریزانان دێنێتە کاراوە و کاریگەری لەسەر تیپەکە دەبێت. زۆر باشە، دەست خۆش ماوەستاوەر دێم بۆ خزمەتت. کاک بڕیار قچیت هەیە لەسەر ئەو قسەی کە هەر تیپێک بە تایبەتی لەم یاریە بەهێزانەیە توانی هێڵی ناوەندی تیپی بەرامبەر ڕابگرێ تیپێکی براوەی و سەرکەوتۆ لە یاریەکەیە.
هێڵی ناوەندی هەردوو لە تا ئەندازێکی زۆر باشە، معنی هێڵی ناوەندی ڕیال مەدرید ئەگەر یاریزانەکانی بەشێک لە یاریزانەکانی تۆنی کروز مۆدریچ مانە تەمەنیان هەڵکشاوە، بەڵام بەرامبەر لیڤەرپوڵ بینیمان چ ئاسێکیان پێشکەش کرد، یعنی ئەبینین چ ئاسی پێشکەشەکەن بەبوونی کاسمیرۆ بوونی ڤالڤێردی لە بەرامبەرە هێڵی بەرگریانەی هێڵی ناوەندیانەی بەشتۆنەش پێکاتوە لە چەندین یاریزانی هاوشێوەی سێرجیۆ بۆسکێس ئەچەنە تەمەنی هەڵکشاو هەندێک لێی لەسەرە، بەڵام تا ئەسەرژە پێکاتی سەرشتی بەکە یاریەکە پێدریە چەندین یاریزانی دیۆنگە. دواتر دیێمە سەر ئەوەی کە ئایا دیۆنگ هەڵەیە لە هێڵی بەگەری یاریکە، بەڵام پێم بڵێ لە ئێستا هێڵی ناوەندی کام تیپ بەسەر ئەو تیپەی ترا باشترەوە توانرێت بۆ نمونە پشتی بێ ببەسرێ زیاتر. کاگۆرە ناتوانین ڕاستەخۆی عنی بڵین ئەمیانەیە تاواتی لێڵی ناوەندا باڵە دەسترە، بەڵام ئەگەر سیریکی وردبیتەوانێ ئەبینید یاریزانەکانی ڕیال مەدرید لە هێڵی ناوەند وەک بەڕێز ئاماژە پێکە چ کروز بێت چ مۆدریچ بێت کاسمیرۆ بێت ئەمسیانە لە هێڵی ناوەندن، لە بەرامبەردا لە بەشەوەنە تۆ پۆسکێستەیە لەگەڵ پێدریە دواتر دیۆنەوەگۆک پاڵپشتێک کە بەشداری کە لەو پێگاتانی کە لە چەند هەفتەی ڕابردوو پیانیی بەڵام بەشداری پێ ناکرێت، پیانیش بەشداری پێ ناکرێت، ئاستی یاریزانێک نییە کە متمانی هەبێت لە لای کۆمان پشتی پێ نابەستێ، بۆیە ئەم سێ یاریزانە بە بڕوای من هەرچەندە تۆ باسی لەوە کرد تەمەنی هەڵکشا بێت، بەڵام باشترن، یعنی ئەزمونیان باشترە کە تەمەنی ئێستا یاریزان بەرەوسەر بچێ بۆی کە لە ئەوروپادا ئەقلەتی پیشەگەری یاریزان زۆر بەرەو پێشچووە بەشێکی تەندروست بی لە یاریکردنە کاتەوانێ وەک ڕابردوو نییە. یەک ناوبڕمان هەیە و دواتر درێژە بە قسەکانە دەخۆشەویستانم ناوبڕێ گۆری ڕین و دوای دێنەوە خزمەتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Eprêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەفمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی تران نەبخواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە. هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی.
بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە، کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 11 0 411 71 11. لە سێمین فستیڤاڵی بەهار بازار بکە و ڕۆژانە خەڵات وەرگرە. کۆمپانیای پلەسلاسیل سێمین فستیڤاڵی بەهار لە 1 هەتا 4 لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخا. ئێوەی بەڕێز پێداویستەکانی ژیانتان بۆ ڕەمەزان لەم بازارە گەورەیە دەستە بەرکەن. چانسی بردنەوەی خەڵاتی ڕۆژانە لە فستیڤاڵی بەهار زیاتر بکەن. بەهای کڕین چەندە زۆر بێ، چانسی بەشداریکردن لە تیرروپشکی خەڵاتی ڕۆژانە زیاتر دەبێ. ڕۆژانە 5 خەڵات لە وەرگرتنەوەی 2 هێندەی بەهای کڕین پێشکەش بە کڕیاران دەکرێت. دەرفەتی بازارکردن لەم فستیڤاڵە لە دەستمەدا. لە سێمین فستیڤاڵی بەهار بازار بکە و خەڵاتی ڕۆژانە وەرگرە. سێمین فستیڤاڵی بەهار، گەورەترین بازاری شار. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵای خۆی گەورەتان لێبێ. کاک بڕیارجیان باسی هێڵی ناوەندی هەردوو تیپ دەکرد، بەردەوام بفەرمە. سپاس کاک گۆران. باسی لەسەر هێڵی ناوەند کە قسەمان لەسەر کرد بە تایبەتەوەکو ئاماژە پێکرد کروز، مۆدریچ، کاسمیرۆ لە ڕیال مەدرید بەراورد بە ناوەندەکانی بەرشەلۆنە هەم ئەزممویان باشترە، هەم عەقڵیەتی تاکتیکیش و یاریکردنیشان باشترە. تۆ سەرنج بە لە ڕاستە پۆسکەس لە ڕووی تاکتیکی و یاریزانێکی کامڵە، بەڵام کێ لە تەنیشت یاریەکات؟ پێدری یاریەکات. پێدری ئەتوانین تۆ سێری یاری پایسەرجەمان وانە بکە یاریزانێکە ون ئەبێ لە سەحەکە کاتێک کە بەشۆنە فشاری لەسەر ئەبێت و ناتوانێت ئەو ڕۆڵە بژێڕە کاتێ بەرامبەر یانەکانی دیکەی خولیسپانی ئاستێکی بەرز پێشکەشەکات. و لە هەمان کاتیشا لەسەر کورسیە دەگیژانی ڤالڤێردی بوونیەوە کاک سالار ئاماژە پێکرد ئەگەری شێ ڤالڤێردیش بەسەرەکی یاری بکات کە ڤالڤێردیش هەم یاریزانێکی تاکتیکیە، هەم یاریزانێکە چەند ڕۆڵێک ئەگەڕێ لە یاریکات. بەشداری هێرشەکان زۆر بەباشیەکە نزیگە بێتەوە لە هێڵی سزا گۆڵتۆمارەکە و ئاگەڕێتەوە هاوکاری کاسمێرۆکە، هاوکاری باڵی ڕاستی بەرگریەکات. بۆیە لە ڕووی ناوەندەوانێت زێدان چانسی هێلەوەی کە کۆمەڵ یاریزانی لە بەردەستە کە کەمتر خۆی سەرقاڵیەوەکە لە ڕووی تاکتیکیەوە تیان بگەێنیان تا کاتێک زێدان ئەگەر بێوێت تاکتیکێت بەم یاریزانانە بڵێتەوانیان شێواز یاریکردن بەشونیان بۆ شی بکاتوانێ ئەم یاریزانانە زۆر بە ئاسانی لە زێدان تێئەگەن و خۆشیان عەقڵەتی تاکتیکیان زۆر باشە. بەڵام شەڕەکە تەنها لە هێڵی ناوەندا نابێت. لە چەند یاری ڕابردوودا بەرشەلۆنە پشتی بە باڵەکان بەستووە، بینیمانە ئالبا لە باڵی چەپەوانێ بەردەوام بەشداری هێرشەکانی کردووە، دێستیش لە باڵی ڕاستەوانێ بەردەوام بەشداری هێرشەکانی کردووە، فشاری کردووە. لێرەدا تا چەند ئەتوانم دوو یاریزانە بەشداری بکەن، ئەمە زۆر گرنگە. لە سەردا بەرنامەکەش ئاماژەم پێکرد لەبەرەوەی تۆ بەرامبەر ڕیال مەدرید یاریەکەیت، ئەم دوو یاریزانە کەگە بەشداریکەن بۆ شایەکی زۆر ئەدەم بەدەستەوانێ. بۆیم پێم وابێت شەڕەکە تەنها لە هێڵی ناوەندا نامێنێتەوانێ و لە هەمان کاتشدا بوونی میسی کە بەتایبەت لە عومق و لە چەقی یاریگادا یاریەکات نایەڵێن ناوەندی ڕیال مەدرید بۆ شێوە ئاسانە یاری بکەن کە بەرامبەر لێڤەرپوڵ یاریان کردووە. دەستخۆش. ماوەستا سەلار دووبارە سڵای خۆت لێبێ دێمەوە لای جەنابەت بە نمونەیەک دەست پێکەم ڕۆژێکیان لەگەڵ برادەرێکی شتۆڤەکارە باسی ئەومانە کرد، باسی یانی ڕیال مەدریدمانە کرد. ئەو ڕای وا بوو زیدان تەحەدایەکی گەورەی کرد بەم پێکهاتەیەوە کە هیچ گرێبەستێکی بۆ ئەنجام نەدرا، گەڕایەوە پۆستی ڕاهێنەرایەتی یانەکە. ئایا هەر بەڕاستی ئەو پێکهاتەی ڕیال مەدرید کە وەکو برادەرە باسێکە ئەوەندە خراپ بوو کە زیدان یعنی بۆ نمونە هیچ گرێبەستێکی بۆ ئەنجام نەدرا، ئایا زیدان تەحەدایەکی گەورەی کرد؟
ڕاهێنەر زێدانی دروخستەوە بەهۆی ئەوەی کە زێدان ڕازی نەبوو بە دروخستنەوەی کریستیانۆ یان بەمانەوەی گارزبێل ئەوانە هەمووی لەگەڵ دەستەی کارژێریە کێشەی هەبوو گومان لەوە دانیە کە زێدان ڕاهێنەرێکە لە یاریزانەکان نزیکە نابێەوە لەبیر بکەین کاگۆران کە زێدان لەگەڵ بەشێک لەو یاریزانانە لە پێکاتەی ریال بە تایبەتی با بڵێن لەگەڵ کاپتن سێرجیۆ رامۆس یاری کردووە لە سەردەمانێکدا کەواتە لە یاریزانەکان زۆر نزیکە زێدان توانیوێتی لە یاریزانەکان نزیک بێتەوە ئەوە گرنگترین کارە کە زێدان ئەنجامی داوە لە کاتی گەڕانەوەی ڕاستە هیچ گرێبەستێکیان ئەنجام نەداوە گرێبەستێکیان ئەنجامدا ماشەڵڵا هەزار بەهۆی پێکانەوە تا ئێستا هەر کەس ناویشی لە بیری نەماوە 11 پێکانی هەیە بە هەمووی 2 گۆڵی تۆمار کردووە 100 میلیۆن دلاری پێدراوە یعنی ئەوانە هەمووی پرسیارن خۆ گرێبەستێکی گەورەیان بۆ کرد بەڵام زێدان پشت بەو کەسان دەبەستێت کە لێی نزیکن کەریم بنزیما سێرجیۆ رامۆس کۆرتوا گۆڵپارێز کاسیمێرۆ تۆنی کرۆس ئەوانە گرنگن ئەو پێنج یاریزانە لە لای زێدانەوە لە ڕێگەی ئەوانەوەش دەتوانێت تیپەکەی ڕێک بخاتەوە زۆر جار دەبینین لە کات یاریەکاندا گەر ئەوانەی تۆزێک لە ڕیال نزیکن دیقەت بدەن زێدان لە خولەکی 6 لە خولەکی 65 یان خولەکی 55 بانجی بنزیمە دەکات یان بانجی کرۆس دەکات یان بانجی سێرجیۆ رامۆس دەکات ڕێنمایی پێدەدات شێواز یاریکردن دەگۆڕێت شتێکی شەیە دەمەوێت بیڵێم جیاوازی نێوان بەرشلۆنە و ریال لەوەدایە کە باسی من هێری ناوەڕاست گوتم شەڕەکە لە هێری ناوەڕاستە من سوورم لە سەقسەی خۆم لەبەر ئەوەی ریال مەدرید بە کەمترین ژمارەی پاس تۆپ دەگەێنتە ناوچەی تیپی بەرامبەر لە بەرامبەردا بەرشلۆنە ئەگە هێرشێکی پێچوانەشە بێت با بڵێن دمبلی لە هێرشێکی پێچوانە خێرا ڕادەکات ڕادەوەستێت تا هەموو یاریزانەکان سەردەکەون اینجا پاسی کورت تا ئەو کاتەی کەلێنێک دەدۆزنەوە ئەوە لە ریال مەدرید ئەوە نییە لە ریال مەدرید یعنی دایرەکت یاری دەکەن ڕاستەوخۆ یاری دەکەن بڕۆ سێری گۆڵەکەی ڤینیسیۆس کە بەرامبەر لیڤەرپول سێری گۆڵەکەی ئەسینسیۆکە سێری گۆڵەکەی ڤینیسیۆسی دووەم کە چۆن مۆدریچ تۆپ بەردەگەن ناوی سزا بەبێ 1 و 2 تۆپ دەداتە یاریزان ڤینیسیۆس و گۆڵ تۆمار دەکات کە شوێنی بنزیمەیە بنزیمە ڕۆلێک دەبینێت کە شوێن چۆڵ دەکات بۆ یاریزانەکانی دیکە نابێ ئەوە لەبیر بکەین کە هێری ناوەڕاست هەردەم ماشێنی ئەو ماشێنەیە کە دەرفە دروست دەکات خۆ گۆڵپارێز دروستی ناکات خۆێلی بەرگری دروستی ناکات هێری ناوەڕاست دروستی دەکات بۆیە هێری ناوەڕاست زۆر گرنگە سەبارەت بە باڵەکان باستان کرد بەدەست و بە یاریزان ئەلبە بێگومان وەکو یاریەکانی دیکە نابن چونکە لێرەدا لە باڵی دێست ڤینیسیۆس هەیە لە باڵی ئەلباش ئەگەر ئەسێنسۆ یاری بکات یان ڕۆدریگۆ یاری بکات ئەوانش خێران ئەگە بگەڕێنەوە دووە بۆ یاریەکەی یەکەمی پاریس سان ژەرمان بینیمان دێست چ کێشەیەکی بینی بەرامبەرم پاپێ هەمان ستایلی پاپێ لەگەڵ ڤینیسیۆس جۆنیۆر سێ بەڵام هێشتا ڤینیسیۆس نەگەشتە ئەو ئاستەی کە پاپێ پێشکەشی دەکاتن بۆیە ئەوانە هەمووی حساباتەوە دەبێ ڕاهێنەران کردبیان فاکتەرێکی گرنگ هەیە بۆ یانەی بەرشلۆنە گەڕانەوەی لاپۆرتەیە لاپۆرتا دەتوانێت بڵێن ئیستقرارێک جێگیربوونێکی دەرونی لەلایەن یاریزانەکان دروست کردو لە یاریزانەکان نزیکە بە هەمان فڕۆکە گەشتی کرد لەگەڵ یاریزانەکان بۆ مەدید ئەوان هەمووی فاکتەرن تۆ من هەموو جار دەڵم باری دەرونی یاریزانان 170 سەرکەوتنە زۆر باشە پرسیار لێرەیە دروستە بێ هاندرانی یانە کەتەلۆنەکە بەرشلۆنە هیوایەکی زۆر گەورەیان لەسەر ڕۆناڵد کومان و گەڕانەوەی لاپۆرتە هەڵچنیەوە کە جارێک تر بەرشلۆنە بگەڕێتەوە ئەو سەردەمانەی کە لە ماوەی 4 ساڵە گواردیۆلا 14 نازناوی بۆ بەدەست خستن یعنی ئەم هیوایە پێ دوایە خەیاڵە یاخود هەر ئەم هیوایە بەجددی بۆ بەرشلۆنە بۆ هاندرانی بەرشلۆنە لە ماوەکانی لە وەرزەکانی داهاتوایەتە دی کاگۆرانەگە بگەڕێنەوە پێش نزیکەی 12-13 ساڵ پێش ئێستا بەرشلۆنە لە یاریەکدا من باشم لەبیرە بەرامبەر ڤیاریا لە ناو یاریگای کامنون نزیکەی 45,000 کەس دانیشت بوون ئەو کات هێشتا دەستەی کارژێری نەگۆڕدرا بوو دەستە سەری سپیان بۆ هەڵکردن وتیان بڕۆنە دەرەوە بۆ دەستەی کارژێری لەم جارەشدا من لە دوای دۆڕانەکەی بەرشلۆنە بەرامبەر بایرن منشن وتارێکم بڵاو کردەوە گوتم بوومەلەرزەکە ڕوویدا بوومەلەرزەکە دەبێت بە دەست دەکارچشانەوەی دەستەی کارژێری دەست پێ بکات لە کۆتاییدا ناچاریان کرد کە دەست دەکار بچێشنەوە دەستەی کارژێری زۆر گرنگە بەڵێ ناڵم کومان بەڵام لاپۆرتە دەتوانێت پرۆژەیەک دروست بکاتن بەمانەوەی میسی لەگەڵ بوونی کۆمەڵێک یاریزان کاک بڕیار باسی پیدری کرد پیدری لە تەمەنی 18 ساڵی چۆ ریزی هەڵبژاردە ئیسپانیا ڕاهێنەر ئێنریکی لە پێکاتەی سەرەکی یاری پێ دەکات کەواتە یاریزانێکە جێی باوەڕە لە یاریەکاندا زۆر باش دەردەکەوێت دوانەیەکی باشی لەگەڵ میسی دروست کردووە بوونی دیۆنگ لە هێری بەرگری
زۆر گرنگە بۆ یانەی بەرشلۆنە. دیۆنگ زۆرترین پاسی داوە لە هەموو یاریزانەکانی دیکەی لالیگا. یاریزانێکی هەیە منە تۆ بەردەگرێت لە دەستی نادات تۆپ تەسلیم دەکات، ئەوانە هەمووی حساباتی بۆ دەکرێت کا گۆران، ئەوە دەبێت حساباتانە بۆ بکرێت. لە بەرامبەریشدا ریال مەدرید بە هەمان شێوە تۆنی کڕۆس حساباتی بۆ دەکرێت، لۆکا مۆدریچ حساباتی بۆ دەکرێت. کاسیمێرۆ بە تەنها تیپێکە، ئەوە واقعە. ئەو کاسیمێرۆیەی کە دەتوانێت زۆر جار ببێتە بربەستێک، زۆر جاریش خۆی کردوتە قوربانی بۆ ئەوەی گۆڵ لە تیپەکەی نەکرێت، ئەوە کاسیمێرۆیە. کەواتە هەموو فاکتەرەکان لە هەردوو یانە زۆر نزیکن، بەڵام بیرکردنەوەی ریال لە دوو یاریدا لەوانەیە کاریگەری لەسەر بەشێک لە یاریزانەکانە بێت بە تایبەتی لاوەکان، ئەوانەی ئەزمونیان کەمە. بیرکردنەوەی بەرشلۆنەش لە یەک یاریدا ئەوە لە قازانجی بەرشلۆنە دەبێتن. ئەوەیە جیاوازەکە ئەجینا هەردوویانە لە باشترین بارودۆ گەشتنەتە کلاسیکۆ، هەردوویانە باشین ئاس پێشکەش دەکەن ئێستا، هەردوویانە دەتوانن پرۆژەیەکی باش دابنێن بۆ داهاتوودا. بەرشلۆنە پرۆژەیەکی گەورەی لە پێشە، ریال مەدریدش دەدوای تەوابوونی یاریگایەکەی پرۆژەیەکی گەورەی دەپێش. ئەوانە هەمووی پرۆژن، یانە گەورەکان 5 ساڵ یان 10 ساڵ بیر دەکەنەوە. دەبێ وا بێتن تۆ ئێستا سەردەمی میسی کۆتایی دێتەوە 15 ساڵ تێپەڕی، سەردەمی کریستیانۆ لەگەڵ ریال کۆتایی هات، سەردەمی سێرجۆ ڕامۆسیش کۆتایی دێت، سەردەمی کە دێتن چێ دێتە شوێنی ئەوانە. ئێمە یاریزانی لاو دەبینین لە بەرشلۆنە، لە سەردەمی گواردیۆلە بۆ بەرشلۆنە چواردە نازناوی بەدەستێنا، پشتی بە قوتابخانەی لاماسیە دەبەست. بەڵام ئێستا چەند یاریزانی لاماسیە لە یانەی بەرشلۆنە دەکات، بە پەنجەی دەست ناژمێردرێن. دەستخۆش یاریێک لە یاریەکاندا گواردیۆلە بە 11 یاریزانی لاماسیە لە گۆڵپارێزە تا هێرشبەر بە 11 یاریزانی لاماسیاری کرد و 7 گۆڵی تۆمار کرد. ئەوە جیاوازیەکە لێرەیە، پرۆژە دەبێ بێتن. بەڵێ لاپۆرتە دەتوانانی پرۆژەیەک دروست کاتەوە بە پاڵپشتی هەندێک سپۆنسەر بۆ ئەوەی پارەیەکی باشی بێتە بەردەست، پرۆژەیە دروست کاتەوە. بناغەکەی میسیە لە چادەوری مسیش کۆمەڵێک یاریزانی لاو کۆکاتەوە. زۆر باش. کاک براد لە درێژەی قسەکانی باسی ئەوەی کرد کە لاپۆرتا کاک ماوەسا لە دوای ئسمۆ لای خۆشی بۆ قسەیە، لاپۆرتا بەبوونی مێسی نەک کومان، توی لاپۆرتا بەبوونی مێسی توانێت پرۆژەیەک ئەنی بەرشلۆنە تاکی بەژە مێسی بەستێ. ئێستاش بەرشلۆنە دیاریزانی چووک و مێسی دەربکەیت لەم ئاستی ئێستاە تیپێکی تقریبان تا ڕادەیەکی زۆر ئاسایی دەرەچێت. ئەمە تاکەی وە قسەیەکی تریش هەیە گەر مێسی ئەمە بە دوو لای خۆت هینیکە، مێسی لە ڕۆژی خۆیان بێگرتنی ئەم یاریزانە قورسە لە یاریگایە ئەوە بەرشلۆنە ئیباتەوە. ئەم دوو قسەیە عنی بۆ نمونە یەکەمیان کە بەرشلۆنە تاکەی هیوا لەسەر مێسی هەڵچنیە و یاریزانێک هاوشێوە ئەو دروست نەکاو. بۆ نمونە ئێمە چەندین جار نمونە هێناوەتەوە کە ڕایەنەریشی وەکو کلوب ڕاستە کۆتینۆ مێسی نییە، بەڵام کۆتینۆ لە ئەوجی قووەت و ئاستیان لە لیڤەرپوڵەوە ڕوویکردیانەی بەرشلۆنە، بەڵام کلوب نییە شوێنەکەی دیار بێ. ئایا بەرشلۆنە چی بکە بۆی شوێنی مێسی دیار نەبێت کەتیبەکەی بەجێشت و وا هەر بەجێشی نێشت وا مێسی بە 2 ساڵ سێ وەرزی توانی بەم ئاستەوە پێشکەشکە. ئەی دواتر بەرشلۆنە چی لێت؟ لە ڕاستەکە گۆران ئێمە ناتوانین پێشبینیەوە بکەین تا میسی تا چەند ساڵی دیگە بە ماسەوە بەشداریەکە، لەبەرەوەی ڕەنگە چەند ساڵ پێش ئێستا پێمەوە و بێتی کریستیانۆ لە ڕیال مەدرید سەردەمی کۆتایی هاتەوە بچێتە خولی ئەمریکی و تەنجی جارەمدا گۆڵمان بیستووە لە 2015 دەنگۆ بوو کریستیانۆ ئەو ئاستی خۆی پێشکەش ناکە، بەڵام دواتر گەڕایە چەند نازاوێکی تۆپی هاتوونیشی بەدەستێنە. بۆیە من ناتوانم پێشبینیەوە بکەم، بڕوان ناکەم کەسیش توانایەوە هەبێ پێشبینی کا بڵێ وڵات 2 وەرزی دیکە 3 وەرزی دیکە میسی توانێت بە بەس ئەوەیە کەی تاکەی بەرشلۆنە ئەوە بێت بەزام لە بەرنامەیەکی تایبەت بە بەرشلۆنە قسەمانەکە بەرشلۆنە پلانێکی درێژخایانە بێ بۆی هێدی میسی لە بەرشلۆنە دوورکەوتەوە لە ناکاوە دوورکەوێتەوانێ بەرشلۆنە تووشی ناومێدێکی زۆر بێت و درەنگ خۆی ئەگرێتەوانێ تاکو لەو دۆخەدایەتە دەروانێ. بۆی دیکە بەراوردکارێکە نێوان کۆتینۆ میسی کۆتینۆ لە لێڤەرپوڵ ڕۆشت بێت و کلوب توانی بێت. ئێمە جیاوازە کۆتینۆ ئەستێرەیەکەمی لێڤەرپوڵە بۆ، بەڵام میسی ئەستێرەیەکەم و بەڕۆشتنی جێگاکەی زۆر چۆڵە بێت. حەزم کرد زیاتر لەسەر کلاسیکۆ قسەکەین لەبەرەی ئێمە لەسەر لاپۆرتا زیاتر قسەمان کردووە، لەسەر بەرشلۆنە زیاتر پێشەکان قسە کردووە. لەسەر کلاسیکۆکە گۆران پێم وابێ هەردوویانە حەزارێکی زۆرەکە لەم یاریە، لەبەرەوەی خاڵەکانیان لە یەک زۆر نزیکە بەرشلۆنە بە 2 خاڵە پێشە ئەم یاریە گەبێت و شکست بێنێت، شکستی تەنها 3 خاڵ نیە و ڕێال مەدرید بە خاڵە پێشکەوێت، بەڵکو یەکسەر بەرشلۆنە دۆخێکی دەرونی خراپتر لەو ڕووی تێگا کە ئەم بەرابەر پاریس شکستێناوە لە یاری کۆتایی، جامی سۆپەری ئیسپانی شکستێناوە، بە ئێساش لە یاری بۆ دووەم جار لە کلاسیکۆ لەم وەرزەیە شکست بێنێمانە لەسەر بەرشلۆنە خراپە بە قورسە بن. بۆیە نایەوێت پێم وابێ کۆمان نایەوێت سەرکێشتێکی وا بکات کە بۆشایەکی زۆر لە یاریگادا با بەدەستەوانی ڕوبەرێکی زۆر با بەدەستەوە تایبەتی کازانێ ڕیال مەدرید لە یاری ڕابردووە ئاستێکی باشی پێشکەش کردو، ئەزانێت کە زێدان و ڕیال مەدریدیش باش ئامادەن و لە هەمان کاتیش عنی زێدانیش نایەوێت
سەرکێشێکی وا بکە ئەو زێدان بەرامبەر یانە بێزەکان زۆر کەم سەرکێشیەکات سەرەتا یاری چارەکی سەرەتا سێری کاردانەوەی تیپی بەرامبەر سێری پلانی تیپی بەرامبەر ئەکا بزانێت چۆن یاریەکە دواتر پلانەکانی خۆی وردە خاتە کار و هەوڵ دەدات گۆڵ تۆمار بکات بێتمە بە حەزەرێکی زۆر لە کلاسیکۆیە کرێ لە بەروی تەناسێ خاڵ یاریەکە نیە بەڵکو برنەوەیەری هەیەکێکان و بە تایبەتی برنەوەی بەشەلۆنا واتە تا مانگی تا کۆتای مانگی چوار کێبەکە لەوان ئەتلتیکۆ مەدرید بەشۆ نامێنێت واتە شکست ڕیال مەدرید زۆر قورسە بێت لەسەر زێدان و زێدانیش نایە بەم دۆخەوانێت تووشی شکست بێت لەبەرەوەی لە کێبڕکێکە دو ئاکەوێت و لە خاڵێکی زۆر گرنگە لە ڕیال مەدرید کا گۆران زۆربەی یازانەکە متمانیان بەخۆیانە بە گۆڵ تۆمارکردن تۆ سەرنج بە گەر بنزیمە گۆڵ تۆمارەکە ڤینیسیۆس گۆڵ تۆمارەکە مۆدریچ گۆڵ تۆمارەکە لە یاری کلاسیکۆ ڕابردووە کروزێکا کاسمێرۆی کات مێدی بەرامبەر ئەتلەنتا واتە جۆرێک لە پشودرێژی لە ڕیال مەدریددا هەیە یا لە یاری ئەتلەنتادا سەیری کە ئەتلەنتا بە دیاری زانویاریەکەت بەڵام ڕیال مەدرید فشارەکانی وردە بوو پشودرێژ بوو تاکو لە خولەکانی کۆتاییە مێندی گۆڵی تۆمار کردووە بۆ یاریەکانی دیکەش سێری کلاسیکۆی یەکەم کەروانەیە خولێکی سەرەتا پێنجە پێماوی ڤالڤێردی گۆڵ تۆمارەکە خولێکی هەشت فاتێ گۆڵێک سامبوون تۆمارەکە هاتووە ڕیال مەدرید ناشڵەژێت ئەم خاڵە لە ڕیال مەدریددا لە سەردەمی زێداندا زۆر سەرنجی ڕاکێشاوم ڕیال مەدرید کە گۆڵیش لەسەر تۆمارەکردن ناشڵەژێ کارەکات گۆڵ تۆمارەکاتەوانێ بەڵام بەشۆنە پێچەوانەیە تا بەشۆنە گۆڵی لەسەر تۆمار کرێت پێما بێت تووشی شڵەژانێک ئەبێت بینیمە بەرامبەر پایساژمان تووشی شڵەژان و بەدرەن خۆی گرتەنان لە یاری گەڕانەوەشە پایساژەمان لە ئاستی خۆیانەوە لە ڕۆژی خۆیانە و بەڵام بەشۆنە نەیتوانی بگەڕێتەوە ناو کەشی یارەکە لە چەندی دەرفەتان نەیتوانی گۆڵ تۆمار بکاتەوانەیە بۆیە ئەم جیاوازیانە هەیە بەڵام دوواجار زۆر لە یەکەوە نزیکن لە بەروی ئێستا بەشۆنە گەڕات و سەر ڕێگایکی ڕاست دەستخۆش ماوەستا سەلارێک پرسیاری زۆر کورت وەکو هەر تایتڵی بەرنامەکەش بەرشلۆنە ریال مەدرید پێ دوایە پێش نەوەت خولە چێرەکە کامیان بۆ برنەوە بۆ یارەکە زیاتر ئامادەیە 16 بۆ بەرشلۆنە 140 بۆ ریال مەدرید بەڵێ ئەمە لە چیەوەیە یعنی لەو ئەنجامانەی کە لە ماوەی ڕابردووە تۆماریان کردەوە یاخود بەرشلۆنە زۆرێک قسەیەک لەسەرواکەن کە بەرشلۆنە لە کلاسیکۆکانە زۆر جێک دەڵێم لالیگا جیاوازە لەگەڵ چامپیۆنز لیگ لالیگا جیاوازە بینیمان مانچستەر سیتی لە لالیگا لە پریمەر لیگ ئاستێکی بەرز پێشکەش دەکات دەچێتە چامپیۆنز لیگ ئەو ئاستە پێشکەش ناکات ریال لە چامپیۆنز لیگ کەسایەتی خۆی هەیە ریال لە چامپیۆنز لیگ کاریزمایەکە بەڵام ریال لە لالیگاوە گوتم سەیری یاری کادیش بکە سەیری یاری ریڤانتی بکە سەیری یاری حتا ینی ئەتلەتیک بلباو بکە سەیری هەموو یاریەکان تۆستی حتا لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید خۆ ئەتلەتیکۆ مەدریدگە بیست با یاریەکە باتەوە 4-5 گۆڵی تۆمار دەکە بەڵام لە دو ساتەکاندا بە یەک هێرش گۆڵی بەرامبەریانەوە جیاوازەکە لێرەیە بەرشلۆنە هیچ تەرکیزێکی نیە تەنها لەسەر ئەو یاریە نەبێتن دەیەوێتنیش ینی ئەو بارودۆخە بقۆزێتەوە کەیانەی ریال مەدرید تێدایەتی ریال مەدرید بارودۆخەکە لەوەدایە کە لەوانەیە لەو هەفتەیەدا دوو نازناو لە دەستدا لەوانەیەشە لەو هەفتەیەدا دوو نازناو بەدەست بێنێت جیاوازەکە لێرەیە بۆیە لە ڕووی ئامادە باشیەوە بۆ یاری یانەی بەرشلۆنا زیاتر ئامادە باشی هەیە لە ڕووی دەرونیەوە من باسی دەرونی دەکەم بەڵام ئەوە مەرز نییە کە بڵێن بەرشلۆنا نزیکتر دەبردنەوە نەخێر لە ڕووی ئامادە باشیەوە بەرشلۆنا زیاتر ئامادە باشی هەیە و تەرکیزی زیاترە چۆن لە یاری یەکەم ریال مەدرید تەرکیزی باشتر بوو کە کاتێک کاتە بەرشلۆنە و بارودۆخی بەرشلۆنەی قۆستەوە ئێستاش بە هەمان شێوە بەرشلۆنا دەوێت بچێتە مەدرید و لێ باتەوە لە بیرش نەکەی کاک گۆران زێدان دوو یاری بەرامبەر بەرشلۆنە دۆڕە هەردوو چی یاریگای خۆی بووە ڕاست وایە بێگومان یعنی ئەمە قسەیەکە ئەڵێ بەرشلۆنە لە یاری کلاسیکۆیە لە دەرەوە یاریگای خۆی باشتر یاریەکە تا چەند لەگەڵەمایی وڵای یاری کلاسیکۆ بارودۆخی جیاوازی هەیە ئەمە گەبگەڕێنەوە کلاسیکۆیەکانی ڕابردوو زۆر بە کورتی تازە چەندیمەلێکتان لە پشتە خۆتاندا نابوو میسی سەری بە ڕامۆس وەناوە ینی بارودۆخی کلاسیکۆ بارودۆخی ینی فاکتەری سیاسی تێدایە فاکتەری کۆمەڵایەتی تێدایە فاکتەری وەرزش تێدایە کلاسیکۆ ئەوە نییە کە بڵێ یەک یاری بێتنەوە بێتن هیچ ئەوەی نیە کلاسیکۆ یاریەکی تایبەتە بە بەڵگەی ئەوەی ینی ئەمڕۆکە بە شێوەیەکی لایو لەسەر تاسەری جیهان بەکڕینی حقوق بەکڕینی مافی کڕینەوە زیاتر لە 900 میلیۆن کەس سەیری یاریەکە دەکات ئەوە کلاسیکۆیە لە کاتێکدا هیچ یاریێکی دیکە دێربێکی دیکە با بڵێن دێربیەکانی دیکە ئەو ڕێژەی بینەرەی نییە ئەوە جیاوازەکە لێرەیە کلاسیکۆ تایبەتمەندی خۆی هەیە هەریانەیەک کۆتا قسەم لە تۆ بە بەرشلۆنە یا ریال مەدرید پێ دوایە کامیان ئەم شەوە بنەوە بەرامبەربوون باشترین ئەنجامە بۆ هەردوولا
ماوەستا سالاجەلال لە هەولێرەوە زۆر خۆشحاڵم لەگەڵێت سپاس بۆ دواپەیفت گەورەت کردین سپاس بۆ میواندارەکەت ممنونین کاک بڕیار دێمە لای تۆ کۆتا قسەت لەسەر یاریەکە خۆتان گەورە سپاسان دەکەم سپاس بۆ بەرز ماوەساییان کۆتا قسەت لەسەر کلاسیکۆ پێ دوایە کامیانە بنەوە کامیان ئامادەترن بۆ ئەوەی کە ئەم شەو سێخاڵ یاریەکە دەسەبە بکەن و بتوانن کە کێبڕکێ ئەتڵاتیکۆ بکەن بۆ برنەوەی نازناوەکە قسە لەسەر برنەوەی هیچ لایەکیان ناکەم بەڵام ئەم یانانەی باتوانێت بەرەوەی حاڵەتەکانی ناو یاریگا کارتی سوور و هەندێک حاڵەتی تەحکیمی ئێستا بە ڤاری شانەی لەوانەیە هەڕووبات کارگەی لە سەرنجامەکان دروست دەکات حاڵەتی پێکان یاریزانێک تووشی پێکان بێ لە خولەکی دا یاریگا بەجێ بێڵێت میسی تووشی پێکان بە یاریگا بەجێ بێڵە خۆ بەشۆنە لەو حاڵەتە تووشی داڕمانێکی زۆر ئەبێت بەڵام وەکو ئەوی کە سەرنجمیا بێت بە یارەکانی ئەم وەرزە و بە یاریەکانی چەند هەفتەی ڕابردووە ئامادەکاریەکانیان بەڕێژەیەکی ئەگەر کەمیش بێ من ڕیاڵ مەدی لە پێشتر ئەبینم بۆ باشبوون بۆی کە زیێدان لە یاریگادا باشتر تا حکوم بەسەر یارێکەوانێ بکات بۆی پێما بێت تۆزە شکستی ڕیامەدی لەم یاریە قورسە ئەگەری هێژ یانی بە شۆنە شکست بەڵام پێما بێت قورسە ڕیامەدی شکست بێنە یەک سامون زۆر نزیکەوە کە مامۆستا سالار ئاماژە پێکی یەک سامون نزیکە بۆ وەردویانەکە تەنانەت خافێرتی باسی سەرۆکی یاریگا ژەڵێت دۆخی کامیان باشتر تا پێش یاریەکە بەڕێی تۆ دۆخی کامیان باشتر من ڕیاڵ بەدری تۆزە بە باشتر ئەبینم لە بەشلۆنە مستەقیلترە بە ڕێژەیەکی کەم بەڕێژەیەکە وەکو خاڵانی کە ئاماژەم پێکرد یاریزانەکانی ئەمیان متمانەی زیاتریان بەخۆیان هەیە و خاڵەیەک لایکەرەوە لە ڕامەیدا زیاتر تابەتیوان لە کۆڕنەکانە جوان ئۆتۆمات بکەن و لە یاریش هەڵگەڕاوە لە هێرشی ئامادەکرا و ئەزمموی یاریزانەکان بیر نەچێ عوسمان دەبلش گەڕات و ئاستی باشی خۆی بەدڵنیایەوە عوسمان دەمەلی ئەم وەرزە بۆ گوا بڵێ ئەم وەرزە ڕێ بەشۆنە گرێ بەسی لەگەڵا کردووە ئێستا عوسمان دەبڵێ ئەوێت جێ دەستی خۆی لایەنەکەدا پێم ناڵێ کامیانە بنەوە ناتوانم حەزمەوە نیقەت چکم دواتی تۆ شیکارێکی تۆ دوای یارێکە دوایەکی تەبیعیشە پێشبینی پێشبینیکە تەبیعیە بەڵام ئەگەشتەکە بەرچاڕوون نیێسم لە یاری خۆناغێکەمە پێم وا بوو ڕامەدید لە برنۆ نزیکە زۆریش نزیکە و زۆریش باش دوای ڕیاڵ نزیکتر لە برنەوە هەردوو لایەن زۆر نزیک بوونەتەوە لە یەک بەڵام بە حکمەوەی کە ڕامەدید بەتابێت لەو یاریگای جیسیڤانۆیە تۆ زیاریکردن بۆیانی بەرامبەر خورسر و ڕامەدید ئەم وەرزە لەوەیە زیاتر یاری تۆمار کردووە تا ڕادەیەک ڕامەدید تۆزێکیش بێ لە پێشترە برارتا شۆفەکە یۆرشی مادوم کردی سپاس بۆ هەموو بیرروبەچوونەکان و شۆفەکانت سپاس بۆ مامۆسا سالاجلالی زۆر بەڕێز و خۆشەویستمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ هاوکارانی زێدە عزیزم کە مادووبوون لەگەڵمان سپاسیانەکەم ئینشەڵا بە هیوای بینی کلاسیکیەکی زۆر خۆش بۆ هەموو بینەران خواتان لەگەڵ